گفتوگوێن پرس و باس بابەتان ناکەین ڕەوشی کوردەر بەگشتی لە ناوچەکەیە چۆنە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نیکۆلا شاڵی توێژەری سیاسی دکتۆر سڵاو لێبێ بەخێرات سەر زۆر بەخێر بێ دکتۆر خوێندنەوە چییە بۆ گۆڕانکاریانەی ئەم دوو ڕۆژە ئەنی ئەحمەد شەرع لەگەڵ ئیسرائیل ڕێککەوت زۆر جار بە خەلیفەی موسڵمانان هەندێک ناوێن دەبەر چاوەڕێ بن قودس ئازادکە بەڵێ دەبینین لەگەڵ ئیسرائیلدا ڕێککەوت ڕێکەوتنەکەی لەسەر چ بنەمایەکە هەندێک دەڵێن لەسەر ئەو بنەمایەکە تەنها کورد نەبێ بە هیچ ئیتر لەگەڵ ئیسرائیل ڕێککەوتەوە و لە دوێنێویتر دەستیان کرۆ بە هەڕەشە و بەردومانی هەندێک شوێن خۆی لە بنەڕە تا ڕێکەوتنی نێوان ئەوەی کە پێی ئەوترێ کورتی ئەەکەم و لە بەیاننامەکە بۆی بزانین چکەمە باگراوندێکی استراتیژی و سیاسی و ئەمنیشی هەیە بەڵام ئیتر ئەحمەد شەرع ئەوەی کە ئەبوو محەممەد جۆلانی لە بنەڕەتە پێی هەڵخەڵەتاوە سەرەتا کە ئەبوو محەممەد جۆلانی دەستی گر بەسەر سووریا باوکاری تورکیا و ڕێگە پێدانی طبعاً رووسیا زائیدەن ئەمریکا چکەمە تەرتیباتێکی نێودەوڵەتی بۆ خەڵکانێک پێیان وا بوو کە ئەبوو محەممەد جۆلانی ئەمە ئیمامی عومەری سەردەمی ئێستای و توانای ڕزگارکردنی قودسی هەیە و ئیسرائیل ڕائەماڵ ئەوە تا لە دەرەنجامە ئێمە ئێستاکە چیمان بینی ڕێکەوتنیەکی هەواڵگیری ئەمنی قۆڵمان بینیوە لەگەڵ ئیسرائیلە بە جۆرێک کە بە درێژایی مێژووی خۆی هەم وڵاتی سووریا هەم وڵاتانی عەرەبی لە ناوچەکە ڕێکەوتنامەی هاوشێوەیان لەو جۆرە واژوو نەکردووە ڕێکەوتنامەکە ئاستێکی هەواڵگیری هەیە لەگەڵ ئەو ئاستەی کە پێی ئەوترێ ئاستی ڕێگە پێدان بۆ چوونە ناوخاکی سووریا بۆ ئەنجامدانی پرۆسەی سەربازی یاخود ئۆپراسیۆنی سەربازی تایبەتی هەواڵگیری بابەتەکە زۆر قۆڵە ئەمە بۆ واتایە کە ئەم ڕێکەوتنامەی کە کراوە کە سەرەتاییە ئەو ڕێکەوتنامێتی ئەپەڕێنێ کە پێی ئەوتی ڕێکەوتنامەی فەضی ئیشتیباک یعنی هەڵوەشانەوەی تێک هەڵگژانی 1974 نێوان ئیسرائیل لەگەڵ سووریا ئەوەی کە هەیە ئەمریکا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ترۆیکی ئەوروپی کە خۆی لە سێ وڵاتە بینێتەوە ئەڵمانیا فەرەنسا بەریتانیا بەڵێ ئێستا مەسەر وردەکارێکی ئەم وڵاتانە نەخشەی ڕۆژەڵاتی ناوەڕاستی نوێ بە تەواوەتی ئێستا ئێمە لە قۆناغی ئەوەی کە پێی ئەوترێ کۆتا دەستکاریکردنەکانیان بۆی نەخشەکە بە تەواوەتی جێگیر بکرێ ئەوەی کە هەیە کۆمەڵی وڵاتی یەکگری استراتیژین لەم نەخشەیە و ئەمریکا هەرگیزا و هەرگیز لەگەڵ ترۆیکی ئەوروپی زایدن ئیسرائیل دەستیان لێ هەڵناگرێ ئەو وڵاتانە عێراقا لوبنانە سووریایە ئیماراتە سعودیایە ئەمانە هەم ڕێڕەوی ئاوی هەم ئەوەی کە پێوترێ ئەوەی هێڵی گەشەپێدانی نوێی هاوچەرخی ئەمریکی ئەگەێنن عێراق گرێکی استراتیژی زۆر گرنگە زائیدەن لوبنان و وڵاتانی کە ئێستا ئاماژەم پێدا هەم ڕێڕەوی ئاوی تایە هەم ڕێڕەوی بازرگانی وشکانی تایە و لە هەمان کاتە ئەوەی کە بەدی ئەهێنێ گرنگە یەکەم ئەوەی پێوترێ پاراستنی ئاسایشی نەتەوەی ئیسرائیل زائیدەن ئەمریکا ئەپارێزە لەگەڵ هاوپەیمانە ئەوروپیەکانیان کە ترۆیکی سیانی ئەوروپیە و نوێنەراتی بەرژەوەندی یەکێتی ئەوروپاەکە لە هەمان کاتە ئەوەی کە پێوترێ ئاسایشی وزە دابینەکە لەگەڵ ڕێڕەوە ئاوەکان یعنی خۆی لە بنەڕەتا جەنگەکە لەسەر ئەم سێ بنەمایە و پێشتریش من ئاماژەم پێیاوە ئەوەی کە ئێستا هەیە بە جۆرێکی ناچاری دوای کەوتنی تورکیا لە هاوکێشەکە بە ڕێژەی لە سان 9 ئەتوانم بڵێم دوای کۆتایی هاتنی شەپۆلی ئیخوانیزم کە یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە سووریا لەسەری ڕێکەوتووە کە ئیخوانیزم لە سووریا هەر گروپێکی تری سەرباو کۆتایی پێهێنێ لە معادلە نێودەوڵەتێکە دەرکراوە تورکیا بە تایبەتتر دوای ئەو سەردانی کە ئەردۆگان کردی بۆ ئەمریکا لەگەڵ ئەو سەردانی کە جارێک کە چەند مانگی پێشووتر لە ساڵی ڕابردووە ئەبوو محەممەد جۆلانی کردی بۆ ئەمریکا خەڵکانێکی زۆر لێرە پێیان وە بوو کە ئەم سەردانێکی زۆر گەورە و پڕدەستکەوت و ئەمە پێشوازیان لێ ئەکرێ و نە تورکیا لە هاوکێشەکە کەوتووە و نە سووریاش بەراوێزخراوە و ئەبوو محەممەد جۆلانی ئازادکەری قودسە بێت بەڵام لە دەرەنجامە چێ لە دەرەنجامە ئەم سازشانەی لێکەوتەوە کە ئێستاکە ئێمە حاڵی حازر لە هاوکێشەکە ئەیبینین ئەوەی کە هەیە دروست کە ئێستا لە ناوچەکەیان ڕوئەیە سازشێکی زۆر و تەواوی سووریا ئەبینین بەڕابەرایەتی ئەبوو محەممەد جۆلانی بۆ ئیسرائیل و ئەمریکا سازشەکە خۆی لەمی خوارەوە ئەبینێتەوە ئەمە لە ڕووی دەستوریەوە ئێستا ئەزین چۆنە لە تێڕوانینی خەڵکە ئەحمەد شەرعە لە ڕووی دەستوریەوە ئەبوو محەممەد جۆلانیە لە ڕووی واقعی و ئایدۆلۆژیەوە هەر ئەبوو محەممەد جۆلانیە لەبەرەوە من هەرگیزا و هەرگیز وەکو ناوهێنانێکی فەرمی پێی ناڵم ئەحمەد شەرع چکە تۆ کاتێک پێی ئەڵی لە ڕووی دەستوریەوە کە دەستورەکە دەستێکی دامەزرێنەر یاخود ئەوەی کە پێوتێ جەمعەیەکی تەسیسی دای نابێت ئەمە بریتیە لە کۆمەڵە یاسا بەدڵی خۆیان بەدڵی عەرەبی سوننەی توندڕەوی قاعدی کە هەڵگری ئایدۆلۆژیا قاعدەن و ئەمانە ئەوان دایانەوە لەبەرو من تێڕوانینی من وایە لەبەر چای من هەر ئەحمەد شەرع نییە بریتە لە ئەبوو محەممەد جۆلانی ئەمی کە ئێستا کردویان و گەشتونەتە ئەم قۆناغی کە پێڕێکەوتون طبعاً پێشووتر شانشینی ئەمان سەڵتەنەی ئەمان ناوەندگیری ئەکرد لە بینی ئەمریکا و
سووریای نوێ لەگەڵ سعودیا زیاتر شانشینی ئەمان بە حکمی ئەو پێگەی کە هەیەی بوو ئەوەی لانی کەم ئەمریکا دەرگایەکیان بەڕوا بکاتەوە و ئامادەی یەک دەربڕێکە لەگەڵ یانە دانیشێ بۆی ئەبوو محەممەد جۆلانی پیان بڵێ من ئامادەم لەسەر 1 2 3 4 ئەم خاڵانە سازشتان بۆ بکەم بەس ئێوە لە ئێمە وەرنە پێشە و پشتیوانیمانکەن بە جۆرێک لە جۆرەکانیش لە چنگی تورکیا دەرماکەن چونکە ئێمە ئەزانین تورکیا فشارێکی زۆر نەئاسایی لە ئەبوو محەممەد جۆلانی و لە حکوومەتە ڕاگوزەرەکە و دەسەڵاتە ڕاگوزەرەکەیەکە ئەوەی کە ئێستا هەیە لە دەرەنجامە پاش دانیشتنی ناڕاستەوخۆ و نێوەندگیری سعودیا شای سعودیا لە نێوان ئەبوو محەممەد جۆلانی و ترامپا ئێمە بینیمان دانیشتنێک ساسکرا بە جۆرێک لە جۆرەکان دانیشتنی مامۆستا و قوتابی ڕێگەتوانی ئەبوو جۆرە وەسفیکەی لە دەرەنجامە کۆمەڵە زنجیرە دانوستاندنی نهێنی کرا دانیشتنی نهێنی ئیسرائیل لە ڕێگەی ئەمریکاوە هاوبەشی پێکرا دەرەنجامەکەی گەشت بەچی طبعاً ئەم دانوستاندانە ساڵ زیاترە یعنی بە دوای کەوتنی بەشار ئەسەد ڕاستەوخۆ دەستیان پێکرد ئەمان وەکو هەنگاونان چەند مایەک لەمەوە پێش من وتمە کە هێتە ساڵی ڕابردووە زۆر بەڕۆنی وتم لەسەر چەند خاڵێک ڕێکەوتون خاڵەکانی ڕێکەوتن بریتین ئەلەمانی خوارەوە یەکەم ئەبوو محەممەد جۆلانی ئامادەی تەواوی دەربڕیوەکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان سووریای نوێ هەڕەشە و مەترسی ئەمنی سیاسی سەربازی استراتیژی لەسەر ئیسرائیل دروست نەکە ئەو ناوچی کە پێوترێ ناوچەی باشووری سووریا دەستی لێڵەگرێ بە ناوی ناوچی ئارام دەست لێ هەڵگرتنەکە بە چ جۆرێکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەو چەکانی کە پێوترێت چەکی استراتیژی قورس و مامناوت لەو مەنتیقەی جێگیریان نەکە واتە ناوچەکە ئەکاتەوە مەسەلەی بەرزایەکانی جۆلان چیای شێخ جەبەل شێخ ئەمانە هەر هەمووی دەستی لێ هەڵگرتووە و بە هیچ جۆرێک لە جۆرەکان نزیکی ناوچەی دروزەکان نابێتەوە لە ڕێکەوتن نامەکەشا ڕای ناگەێنن ئەو ناوچانەشی تیا کە دەوڵەمەندن بەنەوت و بریتە لە ناوچەی هەژمونی هەسەدە کە بەدیوێکی تر ناوچەی هەژمونی ئەمریکیەکانە ئێستینە سەر ئەوەش بۆچی لەم دووگەڕەکە کوردی ئەدرێ ئەشرەفی و شێخ مەقسوود ئەمە یەکێکە لە خاڵەکان خاڵێکی تر کە ئەمە خەڵکانێکن ئەوانەی کە سەر بەڕۆتی ئیخوانیزم زۆر دڵیان بە ئەبوو محەممەد جۆلانی خۆش بێتێک لە خاڵەکان ئەوەیە ئەبوو محەممەد جۆلانی خۆی بەدەسەڵاتە ڕاگوزەرەکەی هەڵ ئەسێ بە لە دەرکردن و لە ناوبردنی سەرجەم ئەو گروپی و هێزانەی کە سەر بە ڕوتی ئیخوانیزمن وەزائیدەن ئەو هێزانی کە سەر بە حەماسن و لە ناوخۆی سووریان و چالاکی ئەکەن دژی ئیسرائیل واتە بەدەستی وەیانە خۆی ڕاوەدوویانە نیە و لە ناویانە با تێک و پێکیانەشکێنی ئەمە خاڵێکی ترە مودەکەی بۆ دیاریکراوستە پێتەڵم چیە خاڵێکی تریشەیە ئەڵێ هەرچی چەکداری بیانی هەیە لە سووریایە ئەی گۆرەکان و کۆمەڵێکی تر و ئەلبانی و ئەمانە کە ئامادەیانی یا هێزی ئێرانی بێ بە شاراوەی و ئەمانە هەر هەمویان بە پلەبەندی لە ماوەی 4 ساڵە دەرئەکا لە سایە هەشتای ئەوەی پێی ئەوترێ سەرچاوی سامانی سروشی لە سووریایە کە بەشتێکی زۆری بە تایبەتە حەقلەکانی عومەر و خراپگیر و کۆنیکۆ کە لەژێر دەسەڵاتی هەسەدەیان ئەڵێ ئەمانە لە سایە هەشتا من ئامادەم گرێبەستان لەگەڵاکەم بۆ ڕادەستکردنی نەوت و گاز بە ئەمریکا کەواتە چی ئەپارێزێ ئاسایشی وزەی ئیسرائیل ئەمریکا و هاوپەیمانەکانی لەگەڵ ئاسایشی نەتەوەیان ئەپارێزێ و بەڵێنی ئەوەشی یاوە کە ئەو ناوچەیە کە ئەکەوێتە باشووری سووریاوە ئەو ڕێڕەوی داودی کە لەگەڵ جەنابتا باسمانەکەن نزیکی ئەو ناوچەیە نابێتەوە ئەیپارێزێ ئەمە سەرباری ئەوەی کۆمەڵە بەڵێنی تریاوە ئەڵێ ئەوەی کە پێوتێ چەکی کیمیاوی چەکی استراتیژی کە بتوانێت توانای بەرەنگاربوونەوەی هەبێ مەسەلەی پرچەکردن ئەڵێ ئەم بابەتانە هەموو ئەیخێنێ ژەر چاودێریکی نێودەوڵەتی و فەرمو با ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ لە ناوبردنی چەکی کیمیایی یاخود ئەو چەکانی کە قەدەغەن بایۆلۆژین لە ئاستی نێودەوڵەتیا چەکی قەدەغەن وەرن لایبەرن بەڵێنێکی کە یاوە بە ئەمریکا هەر هاوڵاتێکی ون بوتانەیە بە ئیسرائیلی شیاوە لە ناو سووریایە ئێمە بەڵێن بە بەدرێژایی قۆناغەکە بۆتان ئەدۆزینەوە ئەینەوە دەستان ئەمە چونە نێو پەیمانی سەرەتایەکە بەڵێ ئەمە قۆنا پێشتر لە بەرنامەکەی جەنابتاوتم یەک وڵاتی عەرەبی نامێنێ هیچ هێز و گەلێک لە ناوچەکە نامێنێت کە خۆی بە پێی خۆی ڕانەکە بەرەو پیری ئیسرائیل کە داوای بە عێراقیشەوە عێراقیش سەرەت ئاماژە سەرەتایەکانی لە دوو کۆنفرانستا کە محەممەد شیع سوودانی ئامادە بووە هەم لەوەی کە پێی ئەوترێ لوتکەی ئاشتی لە ئەوەی کە کرا بۆ ڕێگە نەخشەی ئاشتی لە نێوان ئیسرائیل و غەزەیە ئەمە یەکەمیان ئەنجا دووەمینیشان ئەو کۆنفرانسەی کە لە قەتەر کرا هەردووچی مەبەست لێ کۆنفرانسی ئاشتی بوو کۆنفرانسی ئاشتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ڕێکەوتنامی ئیبراهیمیەتە تۆ بینی چەند تون بوون بەرامبەر لیساکۆ ئەوەی ئەزین چۆنە سێریکە ئێمە من نامێت دۆسی عێراق لە ئێستا باسیکەن چکە دۆسیەکی سربەخۆی پێشهاتی زۆرنیە بۆ عێراقەیە کە دۆسیەکەی گۆڕاوە لە دۆسیەکی پێشتر دۆسی عێراق پێشتر لای پەنتاکۆن بۆ دوای چوە لای وەزارەتی دەرەوە ئێستا حاڵی حاضر لەبەر دەستی سیایی یعنی دۆسی عێراق دۆسیێکی تەواو هەواڵگیریە مامەڵەکردن هەڵوەشاندنەوەی ڕێگە پێدانەکان دەرکردنی یاسای هەواڵگیری
کە بریتە لە ڕێگە پێدانێکی بەرفراوان بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنی تایبەت یعنی کۆمەڵە گۆڕانکاری هەیە بەڵام ئەوەی کە هەیە بۆ کاتێکی تر بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە ئێستا لە سووریا هەنگاوی یەکەمە قۆناغێکی سەرەتاییە بۆ هەنگاونان بۆ چوونە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی ئەوەی کە ڕێکەوتنامی ئیبراهیم ئەوەی کە پێوتێ ئاساییکردنەوە و ڕێخستنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل واتە بە دیوێکی ترە سووریای نوێ بەڕابەرایەتی ئەبوو محەممەد جۆلانی لە ئێستا بووە بەپی ئەم بەیاننامێ بووە بە هاوپەیمانێکی ئەمنی سیاسی سەربازی ئیسرائیل ئەمە نقطە سەری دێڕ واتە ئەو بەرامبەر چییە؟ لە بەرامبەر ئەوەی کە تەنامانەوەی خۆی و لە بەرامبەر مانەوەی خۆیەکردنی بۆی هەندێک چۆنە بەس دەزواڵاکردن و مانەوەکەنی ئێستا ئەبوو محەممەد جۆلانی گەنجە هەموو ئینسانێک وایە کۆمەڵی خولیا و حەزوهی و ئاواتی هەیە لە دەرفەتێکایە بەدیبێنێ ئەم کەسە بە پشتیوانی تورکیا هاتە ناو هاوکێشە نێودەوڵەتیەکان و رووسیا ڕێگەکەی چۆڵکە ڕێگەی پێە ئەمریکاش لاری بوونێکی نەبوو بۆ پێی کە کوڕی خوانە کوڕی مخابرات ئێستا لە کۆتاییشا دەرەکەوێ ئەمە لەگەڵ ئیسرائیل دۆخەکەوەی کە ما بۆ قبوڵی کا ئیسرائیل بۆ ئیسرائیل قبوڵی ناکرد ئەو ئەمە حەماسیان لای خۆیان داڵدەیاوە گروپێکی تیرۆریستین کە ئایدۆلۆژیایەکی تند ئاژۆیان هەیە ئەمە لە ناوچەکە مەترسین لەسەر ئاسایشی نەتەوەی ئیسرائیل بەڵام ئێستا کە کاتێک ئەم ڕێکەوتنانە ئەکا و لە هەمان کاتە ئامادەی ئەوەشی دەربڕیوە کە چیتر ئەوەی کە پێوتێ پڕچەکردنی سووریای نوێ ئەوەی کە پێوترێت لە عەقیدەی سەربازی بۆ پڕچەکردن لە ڕۆژهەڵاتیەوە ئەگۆڕێ بۆ ڕۆژئاوایی و ئەم بابەتانە کوی ئەمە وا ئەکا کە ئیسرائیل بە جۆرێک لە جۆرەکان بێدەنی بەرامبەر بکات بەرامبەر بەچی بەرامبەر ئەوەی کە لە دەسەڵاتە بمێنێتەوە بەڵام چ جۆرێکمانەوە لە دەسەڵاتە مەرجدارە بەچی یەکەم نەهاتن بۆ باشووری ئەو ناوچانەی کە پێی ئەوترێ ناوچەی باشووری سووریا منطقەی دەرعا و سوێدا و قونێتەرە تا سەرەکەوێتەوە ئەگاتە لای دوێرە زۆر بۆ حەسەکە و ئەو منطقەی ڕێگەی دا و دێتە تاوی ئەمریکا و ئیسرائیل و منطقەی هەژمونی کورد و دروزەکانە نابێت دەستکاری بکرێت و لە هەمان کاتە لە هەر هەمووی مهمتر واڵایە ساحەی سووریا بۆ ئیسرائیل کە بەدڵی خۆی داخڵ بێ ئۆپراسیۆنی سەربازی تایبەت بکات لە تورکیا با لە هەر گروپێکی تر بە کە نەیاری ئەوانن بەرامبەر ئەوە ئەبوو محەممەد جۆلانی لە دەسەڵاتە ئەمێنێتەوە بەڵام هەر جوڵەیەکی دراسە نەکراوی ئەبوو محەممەد جۆلانی هەر هەنگاونانێکی کە مەترسی دروستکە لەسەر بەرژەوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکایە ئیشەکە 5 دقە خانێ لە ناوی ئەبن بینیمان کە چۆن مادۆرە قۆڵبەست کرا پێشووتریش بینیمان کە داوای کروتی ئیسرائیل بەسەر ئاسمانی سووریا مێنەوە مەڕۆن مانۆڕی سەربازی کرد ئەوەی کە پێوتری ئەی ئەرکانی سوپا بردومانی کرد لە کۆشکی کۆماری بردومان کرد ینی ئەمە پێمانە لە ئێستاکە سووریای نوێ حوشەی پشتەوەی ئیسرائیلە بە شێوەیەکی فەرمی بەڵام ئەم حوشە بوونی پشتەوەیە تورکیا لاوکێشەکە کەوتووە کاتی خۆی لە بەرنامەکەی جەناب ئەزین ئێستا پێتەڵم بۆ هیچی پێ ناکرێت کاتی خۆی لە بەرنامەکەی جەناب تا باسیۆم کردوتم تورکیا لاوکێشەکە ڕۆڵی قرێ خەڵکانێک پێیان وا بۆیانەوە دەمە خەونە تورکیا حاڵی حازر لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ئاستی ناخۆ نێودەوڵەتیدا لەو پڕی لاوازی خۆیەتی سەردانەکەی ئەردۆگان بۆ لای ترامپ طبعا ئەمە کۆمەڵە سازشی زۆر گەوری پێکرا لەو ناوەندەیە کاتی خۆی لێرە هەڵایەکی ئەلامی بەتایبەتر لە باشوور دروستکرا لە سۆشال میدیا ئەمە سەرکەوتنە و پەرەسەندنی دەسەڵاتی گەڕانەوەی دەسەڵاتی سەردەمی عوسمانیە و باڵا دەستکردنی ئاین و لە کاتێکا بابەتەکەی ژڕەبتی بەوە نییە سەردانەکەی ترامپ طبعا بە شێوەیەکی ئاسایی نەکرا زۆر بە قورسی ئەردۆگان توانیتی بگا بە ترامپ لە ڕێگەی کوڕەکەی ترامپەوە گەشتە ئەمریکا ئەردۆگان کە چوە کۆبوونەوەکە کۆمەڵە زاواکەی یان کوڕەکەی بە سەردانێکی بازرگانی ئەچێتە تورکیاوە لە ڕێگەی زاوایەکی ئەردۆگانەوە یەک ئەبینن ئەلم نێوەندە هەنێ سەفقاتی بازرگانیەکەن و ئەو موعیدەشدانێت لەسەر کۆمەڵە خاڵ سازشی کردووە یەکەمێکێک لەو خاڵانە ئەوەیە کە چیتر تورکیا دەزوەردان نەکە لە هەردوو دۆسیە غەزە لەگەڵ سووریای نوێ لێگەڕە لە ساحەکە ئەگەر ئەشیکاوە ئیسرائیل ئامادەی هەیە ڕاستەخۆیشی سەربازیە کاتە سەر و لێدانەکانی تەدمور و تیفۆر و ئەم ماوەی کۆتاییشمان بینی کە چەند ئەندامێکی دەستگای هەواڵگری میتفڕێنراوە بوو کە باسمانە کرد تورکیا چەند بنکێکی سەربازی دروستکە پێشەوەی دروستی بکە ئیسرائیل لێیە ئەوە ژەر چۆن وتمان وا هاتەدی یەکێکی تر لەو بابەتانە ئەوەیە کە ئەبێت تورکیا بە تەواوەتی دەست لە کڕینی نەوت و گازی سروشتی هەریەک لە ئێران و لە رووسیا هەڵبگرێ تەنانەت دەستگیرکردنی سەرۆکی ڤەنزوێلا گرێدراوی ئەم بابەتەیە و لە هەمان کاتە ئێستاکە بە پێی ڕێکەوتنامەیەک ئەو دەستهەڵگرتن لە کڕینی نەوت و گازی ئێران و رووسیا بکە بۆی ئەم دوانە لایانی ئابووریان دابتەپێ پاڵپشتی دارایی رووسیانەکە و لە هەمان کاتە گازی سروشتی شل
کە پێم وانە پێویستی پێی بێت تورکیا لە بنەڕەتە ئەبێ لە ئەمریکای بکڕێ یعنی بەڕێکەوتن ئەنجا بە زۆرم لێی ڕێکەوتن نامێکی ئەتۆمیان پێ واژوو کرد لەلایەن وەزیری وزەی تورکیا لەگەڵ وەزیری پێم ئەگەر هەڵە نەبم وەزیری وزەی ئەمریکا بکە واژوویان کرد ئەمە بۆ ماوەی 40 ساڵ تورکیا کۆتوبەندەکە لە ڕووی وەبەرهێنانی ئەتۆمی من لە کاتێکە کە تورکیا لە بنەڕەتە خۆی وەگەڕخەری ئەتۆمی تری هەیە هی رووسیا و ساڵانێکی زۆرە بۆی دانا وەگەڕی ئەخا ئەنجا کۆمەڵە سەفقەی بازرگانی کڕینی ئەتاری ئێرباسکە پێویستی پێ نییە ڕێگە پێدان بە فرۆشتنی تەمانەوە ئەو کە پێوترێ پیشەسازی سەربازی لە ئەمریکا فشارەکە کە تاری F-35 بە تورکیا بفرۆشتێ تاریبی ئەفرۆشتن نەک تەکنۆلۆژیاکەی دانێ سوار سەتەکەی رووسیاشی لە دەست بکەنەوە ئەزەی چۆنە ئێستا تورکیایەکی لە قاڵبدراوی کۆتوبەندکراوە لەو ڕاگەیەوە ئەیبینین کە جەخت دەکاتەوە ئەردۆگان لەگەڵ دەوڵەت باچەلی ئەڵێ ئێمە ئەگەر لێشمان تێک بن هەر قبوڵی ناکەین هەر بەردەوامە بین لە پرۆسەکانی باکچەلیش دوێنێ و پێرێ زۆر تون بوون دیسانە بەرامبەر بە کورد دەڵێ ئەسە دە و پێ دە و پەکەکە و ئەیتر ئەوەی کە پەیوەندیڵێمانە تیرۆرستنە بێ لە ناو ببرێن نەمێنن وەزیری بەرگری تورکیاش هەمان شتی وتەوە دەڵێمانە جیان نابێتەوە سەکەم لەسەرەوەی دەزانم تۆ بیرکردنێکی دیکە دێ دکتۆر ئەگەر بۆ نمونە تورکیاوەندە لە قاڵب دراوە ئەحمەد شەر ئەوەندە لە ژێر کۆتوبەندی ئیسرائیلدایە ئەم شەڕەی بە کوردی دەفرۆشێت چییە؟ ئێمە بینیومانە هەر دەرفەتێکە بۆ کوردیەتە پێشەوە لە کۆی بەشەکانی کوردستانە و هەر گۆڕانکاریەک کە بنەڕەتیە و لە ناوچەکە ڕوئەیە کە تورکیا بەتەواوی ئەوەنی تر لە هاوچەشەکەیخە و ئێرانیش هەماشەوە ئێمە جموژوڵی شێ وڵاتان نبینی چکەمە بیرمانەچە دەستگا هەواڵگریەکان ئامادەیەکی گەوریانەیە لەسەر ئەرزی عێراق و لە سووریا وڵاتانی تریشە بەڵام لە عێراق و لە سووریا ئامادەی دەستگای هەواڵگریمی زۆر بەرفراوانە بۆ تورکیا ڕوونەواش کراوە بە جۆرێک لە جۆرەکان پێشوازیکردنیەکی ئیسرائیلی هەیە لە گەلانی ناوچەکە بەگشتی لە نێوانیانە کورد ئاساییە تۆ پەیوەندی دیبلۆماسی سیاسی استراتیجی کە تۆ گروپێکی تونڕێی وەکو ئەبوو محەممەد جۆلانی لەگەڵ بناوی خۆی و دەوڵەتەوە لەگەڵ ئیسرائیل ڕێبکەوێ سعودیا بێ بچێتە ڕێکوتنامی ئیبراهیمی و ئاساییە کوردیش نزیک بوونەوەیەکە بێ بە جۆرێک لە جۆرەکان لێک نزیک بوونەوەیەکەی ئەمە تورکیای نیگەران کردووە بەهۆی ئەوەی کە باشووری کوردستان لەگەڵ ڕۆژ ئاوای کوردستانە ئەم ناوچەیە هەم دەستی ئەمریکا و ئیسرائیل لە بەشی خوارەوە یعنی لە کەنداوی عەرەبیەوە ئەگەێنن بە حەوزی دەریای سپیناوە ڕاستە ئەم ناوچەکەمان یعنی ڕێڕەوی وشکانیشە و ڕێڕەوی ئاویشە کە ئەگاتە ئەوێ هەم لە هەمان کاتا ئێمە کوردستان خۆشبەختانە دەوڵەمەند بە نەوت و گازی سروشتی ڕێژێکی زۆریتە یعنی تۆ ئاسایشی وزە دابینەکەی بە تایبەترەوەی کە پێوترێت کێڵگەی گازی سروشتی کۆرمەر و کێڵگەکانی دەوروبەری بەشێکە لە هاوکێشەی نەخشەی جیهانی و لە هەمان کاتیشا کورد گەلێکە لە ناوچەکە ئاشتی خوازە هەڵگری فکری تونند ئاژۆنیە ئەتوانێت لەگەڵیان مامەڵە بکرێت لە هەموو گەلانی ناوچەکە هەم بە شارستانی ترە هەم مامەڵەکردنی لەگەڵە ئاسانترە هەم هاوپەیمانێکی دڵسۆز و ڕاستەقینەی ئەمریکا و ئیسرائیلە تا ئێستاکە جۆرێک لە حەزەر هەبووە بەڵام ئێستا ئەو بابەتە بە جۆرێک لە جۆرەکان نەماوە تورکیا لەبەر ئەوەی توانایی بە هیچ جۆرێک لە جۆرەکان ململانێکردنی ئیسرائیلی نییە لە ناوخۆی سووریای نوێیە توانای ململانێکردنی ئەمریکای نییە لە ناوخۆی عێراق چکە ئەمریکا عێراق جێپێگەی ئەمریکا نایگۆڕێ و چۆڵیشی ناکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان بنسبة إيرانيشەوە ئێرانیش تقریبا ئێران لە قاڵب دراوە یعنی تقریبا ناوە ئێران لە قاڵب دراوە بناچاری چی ئەکا هەج بابەت و ڕێکەوتنیەک دروستە بێ هەوڵە نەئارامیەک دروستکە یاخود هەج ڕێکەوتنیەکە بێ هەج دانیشتنیەکە بێژ نزیک بوونەوەی نێوان بۆ نمونە ئەزمموی خۆسەر و هەسەدە ئەبێت لەگەڵ حکوومەتی ڕاگوزێت دەسەڵاتی ڕاگوزەری سووریا دەست بەجێ ئیبراهیم کاڵن لەگەڵ لە هاکان فیدان دەستگای هەواڵگری ڕێک ڕاستەخۆ ئەگاتەوە ئالۆزیەک دروست ئەکا بیرمان نەچێ خودی ئەبوو محەممەد جۆلانی کۆمەڵێک گروپ هەن کە ئەمانەڵەن گروپەکان لە ژێر وەزارەتی بەرگریایان گرتو وانیە لە بنەڕەتە ئەوەی کە هێرشەکان دروستەکە پەلەمارەکان دروستەکە بۆ سەر کورد دروست بریتیە لەو گروپە بەکرێک گیراوانی کە پیانەوترێ مرتەزەقا لە یاسای نێودەوڵەتیە یعنی بە پارە ئەجوڵێنەوە ئەمە ئویشەکەن و شەڕەکەن ئەمانە ئەجوڵێنێ تورکیا ئەم جوڵانی کە ڕوئەیە بەرامبەر بە کورد حکوومەتی سووریا ناچارە خاوەنددارێتی کات چکە مەبەستێتی هەسەدا بخاتە ژێر باڵی وەزارەتی بەرگریە وەرچەنە ناچێ بۆ جۆرەی کە ئەبوو محەممەد جۆلانیە چکەیە بە تاک بڕۆن ئەمان بێگیەکە ئەڕۆنک و هاوشەی پێشمەرگەکە لە عێراق ڕوویە لە دوای 2005 و 2006 ئەمە ناچارە ئەو وتارەتە بەنی کا بڵێ ئەوانن دەست پێکەن و ئێمەین و یا ئێمەین و ئەوان بەرگری ئەکەنەوە بەڵام لە بنەڕەتە ئەمی کە هێرشەکانەکەن گروپە نزیکەکانی
سەر بە تورکیان کە گروپی بەکرێگیری مرتەزەقن ئەوەی کە ئەیکەن تەنها مەبەستیانە پەشێویەکی ناوخۆیی دروست بکەن ئەگەر ملا حەزەشکەی لە ڕووی سەرباسی و زوویم نەبێتەوە ئەز این چۆنە گروپەکەی ئەبوو محەممەد جۆلانی لە چاو گروپەکانی تراچکە زیاتر لە 80 گروپ بۆ 100 ئەوە نەش دیراساتی تازە ئەڵێ گروپی چەکداری دەرەوەی وەزارەتێ ڕاستە خۆی خستۆتە ژێر چەتری وەزارەتی بەرگریەوە بەڵام وەکو یەکەیەکی سەربەخۆ کە فەرمان وەرگریە فەرمان لە وەزارەتی بەرگری سووریای نوێ وەرناگرێ لە دەستەکەی خۆی یاخود لەو هێزە و دەوڵەتە وەرەگرێت کە بەکری گرتەوە بۆ نە لە تورکیای وەرەگرێ لەبەرەوە دەسەڵاتەکەی ئەبوو محەممەد جۆلانی ناتوانێت فەرمانی پێ بکات بڵێ ڕاوەستە هێرشمەکەیامەکە چکە فەرمانی لێ وەرناگرێ ئەوەی کە پێوترێ منزومەی قیادە و سەیتەرە ڕاستەخۆ لەژێر دەستی ئەبوو محەممەد جۆلانی نەبوو خۆی ئەبوو محەممەد جۆلانی گەرانە بۆ نمونە تۆ لەم سەر لەگەڵ ئیسرائیلا ڕێەکەوی زامنی ئەو ئەکەی کە کێشە و پەشێوی دروست نەبێت و بڕیاری 2254 2015 جێبەجێکەی لەم سەرەوە هێرش شەکرێتە سەر دوو گەڕەکی سیڤیل نشینی کوردی لە ناوەڕاستی حەلەبە ڕێکەوتوێ لەگەڵ ئیسرائیل و ئیسرائیل دەستکراوەی کردێت لەوەی جۆرەکان ئەمەی کە من ئێڵە من قسەی گشتی ناکەم کورد فرۆشتن نییە لە لای ئیسرائیلەوە ئێستا یەمە سەر ئەو بابەتە من ئەوەی کە ئێڵم داتایە زانیاریە شرۆڤەی زانستیە و خۆشببختانە تا ئێستا پێکاومە بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەم ڕێکەوتنە ئەوەی کە پێوتری هەواڵگیری و ئەمنی و استراتیژیە سیاسی کە لەگەڵ ئەبوو محەممەد جۆلانی کراوە لەگەڵ ئیسرائیلا بە هیچ جۆرێک لە جۆرەکان نەمەترسی لەسەر سەدە و ئەزمموی خۆ سەر دروستەکان سەر دروستەکانە لەسەر تەنانەت عەلێوەکان دروستەکە وە فرۆشتنی کورد نییە بە پێچەوانەوە بریتە لەو ڕێکەوتنی کە زامنی ئەوە ئەکا بە هیچ جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی ڕاگوزەری خۆسەپێنی تیرۆریستی لە سووریای نوێ کە ئەحمەد شەرع ڕابەراتیەکە نزیکی و ناوچانە نەبێتەوە چکە و ناوچانە ڕێڕەوی داوودە ڕێڕەوی داود بۆ ئەمریکا لەگەڵ ئەو ڕێڕەوی کە پێوتیە ڕێڕەوی ترامپ ئەوی زەنگە زۆر کە جاریکە ئێران کۆتوبەند دەکاتەوە ئەمانە بریتین لە خاڵی استراتیژی لەو بابەتانی کە ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل و ئەمریکا بە هیچ جۆرێک لە جۆرەکان نە کورد فرۆشتنە نە هەڵوەشانەوەی هاوپەیمانیە نە دەرگاوەڵاکردنە بۆ پەلاماردانی هێزە نیشتیمان پارێزەکانی هەسەدا هاوتەریب لەگەڵ ئەوەیە ئێمە بێ دۆخەمەیدانێکەش بخوێنینەوە ئێمە تا ئەبینین بە شێوەیەکی بەردەوام بە درێژای چەند ساڵی ڕابردوو ئەمریکا هێزەکانی هەسەدە پڕچەکەکە وە سیستمی بەرگری ئاسمانیان پێەیە ئەگەر هێزێک دەستی لێ هەڵبگیرێ هاوپەیمان نەبێت چۆن بەم جۆرە زۆرە بە پڕچەکەکرێن لەبەرەوە من جاریکە جەختەکەمەوە هیچ مەترسێک لەسەر ئەزمموی خۆسەر لەگەڵ هێزەکانی هەسەدە نیە ئەو ڕێکەوتنەش بە هیچ جۆرێک لە جۆرەکان کورد فرۆشتن نییە بە پێچەوانەوە ئەگەر کورد هاوشێوەی ئەبوو محەممەد جۆلانی هاوشێوەی سعودیا مصر قەتەر تورکیا کۆی وڵاتانی ناوچەکە ئەگەر پراگماتیکیانە بیر بکاتەوە ئێمە لە ئێستا لە قۆناغی داڕشتنەوەی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی ئەمریکی و ئیسرائیلیان بفەرمونون کورد با بتوانێت سیاسەتمەدارانی ئێمە بتوانن بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان پارێزن وەکو گەلانی تری ناوچەکە ڕێکەوتنامەی استراتیژی و ئەمنی لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بە شێوەیەکی ئاشکرا ئەگەر ئاشکراژ نەبێت لەم قۆناغا با بەنهێنی بەردەوام بێ خزمەت بە دۆزی کوردەکە بیریشمان نەچێت ناوچەکە لە بنەڕەتە لە سەروبەندی داڕشتنەوەیکی نوێیە ناوچەکە لە سەروبەندی داڕشتنەوەیکی نوێ ئاخر قسەت لێ وەربگرمەوە لە 2026 داین لە سەرەتای ساڵ داین ئەم ساڵ بۆ کورد چۆنە بێ جارێکی کە جەختی لەسەرەکەمەوە 1 ملیۆن جاری تر ئەیڵێمەوە ئەم قۆناغە قۆناغی زێڕینی کووردە ئەم سەدەیە سەدەی ئیسرائیل و کوردە و سەدەی باڵادەستی ئیسرائیلە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە بۆ کورد هاتوۆتە پێشەوە ڕاستە ئەم دەرفەتی دامەزراندنی دەوڵەت نەتەوە بۆ کورد لە خۆی ناگرێ بەڵام ئەو دەرفەتە هاتوۆتە پێشەوە بە کرداریکە کورد بتوانێت لە کۆی بەشەکانی کوردستانە یا ئەزمونێکی حکومڕانی بۆ خۆی دابمەزرێنێ یا مافە بنەڕەتیەکانی خۆی کە ناسنامەی نەتەوەی و جوگرافیا ئەپارێزیە وەری بگرێتەوە لە وڵاتانی داگیرکەری کوردستان ئەوەی کە هەیە جارێکی کە جەختی لەسەرەکەمەوە پێویستمان بە حەکیمی و دانایی و ژیری و بیرکردنەوەی پراگماتیکی و تێڕوانینی دوورمەودای استراتیژی سەرکردە سیاسەکانی کوردێ لەگەڵ وەلانانی کۆی ئەو ناکۆکیە ناوخۆیانەی کە هەمانە هاوتەریب لەگەڵ ئەمە ئەبابەز بەرپرسیارەتەکە لە ئاستی سەرکردایەتی سیاسی کوردان نەبێ پێویستمان بەوەیە ئەوەی کە پێی ئەوتیە ڕاگەاندنی نیشتیمانی بۆ دروستکردنی ڕای گشتی ناوخۆی هەرێمی نێودەوڵەتی بە شێوەیەکی نەتەوەی نیشتیمانی کاری خۆی بکە ئەمە یەکەم دووش ئەوەی کە پێی ئەوتیە وەزارەتی ڕۆشنبیری ڕۆڵی خۆی بگێڕێ لە بواردنەدان و سەرکوردکردنی ئەو هێزانێک کە هێزی دەرەچین وە لە ناوخۆی کوردستانە بە تایبەتر باشوورتر سوتۆقاندن و مەترسی بێبنەما
بڵاو ئەکەنەوە ئەمە کۆی بابەت و کۆی هاوکێشەکانە ئەگەر ئەوە نەکرێ زیانەکان چیە؟ ئەگەر ئەوە نەکرێ زیانەکان ئەزین چۆنە ئەوەی کە هەمانە لە دەستی ئەوەی کە هەمانە لە ئێستا ئەزمموی حکومڕانی لە باشووری کوردستان هەرێمی کوردستان و خۆی ئەمێنێتەوە ئێمە بەسمان چییە؟ ئێمە ئەمانوێ ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە قۆناغی پێش نێوان 2005 بۆ 2007 بەهێز بێتەوە جارێکی تر و ڕۆڵی هەبێتەوە. ئەمە خاڵی یەکەم. دووەم یەکێک لەو خاڵانی کە زۆر بۆ ئێمە گرنگە جێگیرکردنی ئەزمموی خۆسەرە. ئەم دوو ئەزمونە پاڵپشتی بەشەکانی تری کوردستان ئەکەن لە هەموو حاڵەتەکانە ئێمە دۆخمان لە ئێستا خراپتر نابێت لە ئێستا خراپتر نابێت 1 ملیۆن جاری تر ئەی لێمۆ ئەم قۆناغی زێڕینی کووردە دەرفەتی دامەزراندنی دەوڵەتی تیانە بەڵام دەرفەتی دامەزراندنی هەرێمی فیدراڵی یاخود سۆفت فیدراڵیتە بەدەسەڵاتێکی بەرفراوانەوە قۆناغی کۆتایی هاتنی ئایدۆلۆژیای توندڕە و شەپۆلی ئیخوانیزمە یەک خاڵ بە گرنگیەوە بۆ دەستگا ئەمنیەکانی خۆمان قەتەر و تورکیا ڕێککەوتون کە کوردستان ببێت بە بنکەی ئەوەی کە پێی ئەوترێ ناوەندیە خۆ دایانگەی گرتنە خۆی ئەوەی کە پێ وترێش بزوتنەوەی ئیخوانیزم هیوادارم دام و دەستگاکانی خۆمان و سیاسەتمەدارانی خۆمان بوار بەوەنیە چکە کرد بوار بەوە بن کوردستانەکەنە ئەو بازنەیە کە بە ئامان جەگیرە لە ئێستا هیچ وڵاتێک بۆ کوردستانیان هەڵبژاردووە ئەزای بابەتەکە ئەزای بۆچی ئەیانێ بیکەن لەبەرەوە هەرچی وڵاتانی عەرەبیە بزوتنەوەی ئیخوانیزمی لە لیستی تیرۆراداناوە ئیسرائیل هۆشداریاوە بە تورکیا و بە قەتەر کە ئەبێ لە ئەو بنکەکانی یاخود چیتر دایانگەی ئیخوانیزم نەبێ لە بزوتنەوەی ئیخوان نەبێ وڵاتەکانیان بۆیە ئەوان ڕێگەیەک شوێنی کەتریان هەڵبژاردو بە حساب ناوەندەکە ئەبێ بە باشووری کوردستان ساڵانێکی زۆرە بە شێوەیەکی نەرم بزوتنەوەی ئیخوان ئیشتەکە لە کوردستانە کە ئیشەکە بە جۆرێک لە جۆرەکان ڕاستە لە جنگەکانی دەسەڵاتانی ناتوانن بڕیار بگرنە دەست دەنیان پێ نادرێ ئەوەی کەپی ئەوتێ کورسی حکم بگرنە دەست بەڵام لە ڕووی ئایدۆلۆژی و خەڵکی خۆیان پەروەردە کرد هەر ئەوە شەکە ئەیبینی جیاوازتر لە کۆی بەشەکانی کوردستانە هێرشێکی زۆر سەیری ئەوەی کەپی ئەوتێ توند ئاژۆی توندڕەوی تەنانەت ئەگەر بەری لێنەگیری ئەگاتە ئاستی تیرۆریستی لە باشووری کوردستان ئەکرێتم بۆ پشگیریکردن لە ئیخوان هەم ئیتر نازانێت تۆ ڕەنگە کاردانەوەی زۆریە بێگە لە سۆشیال گومانی تیانە ئەزەی چۆنە لە ئێمە بابەتێک هەیە ئەگەر مرۆڤ دانیشێ ئاور باتەوە وەڵامی هەموو قسەیەک باتەوە ناتوانانی تۆ ئەو ڕێچکەی کە گرتوتە بۆ بەرەو پێشچوون هۆشیارکردنەوەی کۆمەلگای خۆت و گەلەکەی خۆت بەردەوام بی لە سەری زۆر ئاساییەوەی کە قساکە با فەرمی لە ئێمە باشتر تەرحکات و بخاتە ڕوو خۆشبەختانەی مە شتێک ناڵێن کە قسەی گشتی بێ لە ڕوانگەی سۆزی شەو قسە ناکەین ئەوەی کە بەش بە حاڵی خۆمەڵم ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە ئاسایشی نەتەوەی گەلەکەمان و بەرچاوڕوونیشە بۆ سەرکردە سیاسەکانی خۆمان کورد و حکوومەتەکەی ئەحمەد شەرع بەشوێ دەگا ئایا ڕێگەکەون ئەزەین چۆنە ئێستاکە لە هەموو قۆناغێک زیاتر تا کۆتایی ساڵی 2025 جێبەجێ بکرێت ئەزەین چۆنە کاگڕانکۆ دانانی سەقفی زەمەنی من بەش بە حاڵی خۆم بوو ئەوەی کە شیکاری بۆ بکەی من زۆر باوەڕم پێی نیە چکەم بابەتانە کاتی ئەوێ لە دەرەنجامە ئەگەنە ڕێکەوتن دەسەڵاتی ڕێەکەون دڵنیا بەلەوە چونکە ئەوەی کە زامنکارە و سەرپەرشتی پرۆسەکە ئەکا بریتێ لە ئەمریکا و ئیسرائیل بەدڵی کوردە بەڕێکەوتنەکان گومانەوە بە هیچ جۆرێک لە جۆرەکانە پێشمەرگە چەند تواتەوە هەسەدەوە ناتوێتەوە هەسەدا هێزی شەڕکەری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ پێشمەرگەی کوردستانە لە باشوور لەبەرەوە نەئەتوێتەوە نە لاوازەکرێت نەبێ هێزەکرێت تەنانەت بەرنامی هاوپەیمانان بۆ یەگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە 1970 بە کوردێکی هێزی یەکێتی و پارتی بوو ئەوەیە کە وەکو هێزێکی سەربازی نظامی لەسەر ئەرزی واقع لەبری هێزە سەربازی ئەمریکیەکان لە عێراق و لە ڕۆژئاوای کوردستان کە سووریای نوێیە بەکاریان بێنێ نە هەسەدە هەڵەوەشێتەوە نە پێشمەرگەی کوردستان هەردووکیشان هێزی سەربازی نظامی هێزاوپەیمانەکان ئەوەندە دەفعمانەکەن هانمانەدەن پشتیوانیمانەکەن ئەڵێ وا بکەن ئەوە بکەن بۆ خۆتان باشترە یعنی دەستیان لێ هەڵنەگرتوین دەستیشمان لێ هەڵناگرن ئەی خۆمان هەستەکەی دەستمان لە خۆمان هەڵگرتو ینی خۆمان زۆر خەمیایندی خۆمان بەڵێ ئێمە کێشەیەکمان هەیە بە تایبەتر ئەمە لە ناوخۆی باشووری کوردستان و لە ڕۆژهەڵاتیش زۆر ڕەنگیاوەتەوە مەسلەی نەبوونی یەکگوتاری و یەکهەڵوێستی و یەکڕیزی نەتەوەیە لە ناوخۆی ئەو بەشانەی کوردستانە ئێمە بابەتەکەمان تەسک کردوێتەوە ئێمە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دا ئەڕەژرێتەوە فەرمو بڕۆ هاوپەیمانی گرێ بە بۆی مانەوەی دەسەڵاتی خۆت بەرژەوەندیە باڵەکانی گەلەکەت مسۆگەرکەی وەکو گەلێکی زین و کە ڕێژەمان بە تەقدیرات گەشتە سەر 75 میلیۆن هاونیشتیمانی کورد لە کۆی بەشەکانی کوردستان و ئەوانی کە لە دیاسپۆراشن لە تاراوگان یعنی ناکری ئێمە بە ململانەیەکی بەرتەسکی ناوخۆی سەرقاڵ بین لە کاتێکا تورکیا هەوڵە وەزارەتی ڕۆشنبیریمان لێ وەرگرێن یعنی ئەم بابەتانە ئەمە یەکێکە لەو فاکتەرانی کەوا ئەکا کۆمەڵە دەرفەتی زۆر گەورەمان لە دەست بچێ بەڵام خۆشبەختانە ئەوەی کە هەیە
ڕۆژئاوای کوردستان ئاسۆیەکی زۆر باشی تیابینم من بەش بە حاڵی خۆم نەک لەبەر ئەوەی مەسەن لە ڕوانگەی سۆزەوە نەتوانی ویانە ئەوەی کە پێوتریە پەرەپێدان یەکڕیزی ناخۆی دروستکەم بۆی توان مامەڵ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلەکەنەمە خاڵی یەکەم دوو سەبارەت بە باشووری کوردستانیش دۆخەکە خراپە بەڵام بۆ جۆرە نییە کە ئەزمموی حکومڕانی بکەوێ جارێکی کە زامنکاری ئێمە ئەزمموی حکومڕانی لە باشووری کوردستانە وەکو خۆی ئەمێنێتەوە ڕۆژئاواشە بێ بە هەرێمێکی فیدرال ناوچەیەکی ئۆتۆنۆمی خۆسەریەک و خۆ بەڕێوەبەریەک وەکو خۆی ئەمێنێتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکانە سیستمی بەڕێوەبردنی ئیداری وڵات وایە حتمما پەیوەندیەکە بێت لەگەڵ دەسەڵاتی ناوەندیە قۆناغەکە تا کۆتای ئەم ساڵ نەهاتە دی ڕێکەوتنامەکە بۆ هەیە بە 5 ساڵی تر بۆ هەیە بە ساڵێکی تر بۆ هەیە بە 10 ساڵی تر بابەتەکە ئاساییە بەڵام دەرەنجام بۆ من و تۆی کورد گرنگە لە هەموو حاڵەتەکە هیچ مەترسێک لەسەر کورد نییە و بگرە ئەم قۆناغی زێڕنی کوردە بۆ مەرجەی کورد حەکیمانە وریانە مامەڵە بکای مەڕێڕەوی ئاوی دابینکردنی ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی اتحادی ئەوروپای لە بەرەوەی مەترسێکی ئۆتۆمان لەسەر نییە وتکای جاری کەژێڵەمەوە ئەوەی کە پێوترێ شەپۆلی سوۆشال میدیا مناڵەکانی پشت مۆبایل من وایان ناوەنێم گوێ بۆ ئەو شەپۆلە مەگرن چکە دۆخەکە ترسناک نییە بۆ کورد فرۆشتن نییە وەجاری کەش دڵنیایی ئێمە و کورد لەم قۆناغەیە ئەتوانێت بەرژەوەندەکانی خۆی زۆر بە باشتر بە نەرمتر بە بەهێزتر بپارێزێت و ئەمریکا و ئیسرائیل لەم قۆناغەیە دەستمان لێ هەڵناگرن ئەگەر ملاحەزەکەڵم لەم قۆناغەیە ئیتر تا 50 ساڵی کە چ ڕۆیەوە بابەتێکی ترە سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ جەنابیش چاوەڕێی پێشهاتی نوێکن بە تایبەتتر لە عێراقا ئەگەر ملکەش نەبێت دەرگای دۆزەخ بەڕێی عێراقا کرێتەوە جموجوڵەکانی کۆنگرێسی کۆتایی بەرنامەیە دەرگای مۆزۆکی زۆر گرنگە کردەوە پێشاتە بۆی خەڵک بەرچاوڕوونی هەبێ بەی وایە وەی وان نەبێت سازشەکە عێراق سازشەکە بەڵێ خەڵکین بۆ بەرنامەیەکی تر سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون بەخێرایی سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسیۆشتان پێشکەش کرا تا پێتان نەگەینەوە کاتێک خۆش